دەزگای خێرخوازی بەخشین موچەی مانگانەی منداڵانی بێسەرپەرشتی لە 17 شار و شارۆچکە و ناوچەی جیاوازی هەرێمی کوردستان دابەش کرد. بەخشین موچەی 1970 خانەوادەی دابین کرد بە بڕی 122 ملیۆن دینار. زۆرترین موچەی بێباوکانیش لە شاری هەولێرە کە 400 خانەوادەن بە بڕی 52 ملیۆن دینار. دەستگای خێرخوازی بەخشین ئامادەکاری کردووە بۆ دابەشکردنی موچەی مانجی هەشت کە ئەمڕۆ ئێمە لە 17 شار لە پارێزگا و قەزا و نەحیەکان دابەشکردنی موچەی بێباوکانمان هەیە بەسەر 1098 خێزانی بێباوک بە بڕی 122 ملیۆن دینار. سوپاس بەخوای گەورە تەنها لە شاری هەولێر 400 خێزان ئەمڕۆ کە کۆکراوەتەوە لەم هۆڵەی و موچەیان بەسەر دابەش دەکەین بە بڕی 52 ملیۆن و 495 هەزار دینار. دیارە دەستگای خێرخوازی بەخشین سوپاس بەخوای گەورە لە ناوەی هەرێمی کوردستان زیاتر بەرەو پێش چووە. ئێمە لەم مانگەدا تەنها لە ئۆفیسی هەولێر 10 خێزانی بێباوک لەلایەن خێرخوازانەوە ڕێژەی زیادی کردیا و لە مانجی ڕابردوو 18 خێزانی کە زیادی کردیا. گوزەرانی هەر تاکێکی کۆمەلگا لەم بێموچەیی و دۆخەداراییە سەختەدا ئەگەر جارێک قورس و زەحمەت بێت بۆ بێباوکان و بێسەرپەرشتان چەند هێندە قورس و زەحمەتە. هەر بۆیە بەخشین بۆتە چەتری 1970 خانەوادەی بێباوک و مانگانە موچەیان پێدەدات. ئەگەر دەستگای بەخشین نەبا بە دەستگای سۆمای چاوان نەبا ئەمە ژیانمان لەو وەزعە خراپەی تێپەڕ نەدەچوو لەو بێمەعاشەی لەو بێوەزعەی بۆ ئەوەی منداڵەکان بێباوکن بەڕاستی هەموو مانجێ بە بەردەوامی موچەکانی خۆیان وەکو خۆیان دابەشکردینە. زۆر زۆر سوپاسیان دەکەین زۆر سوپاسی خوا پێداوان دەکەین ئەوانەی یارمەتیان داینە خوا بیان پارێزیا ڕەبێ بەڕاستی بە سایوان ئەمە هەتا ئێستا هاتینە زۆر زۆر منەتمان پێ زۆر بە کەڵکمان هاتینە زۆر دەستخۆشیان لێ دەکەم زۆر بەڕاستی ئیسفادەی هەیە لە بۆمە خاستن ئەو هێتیمانەمان هەیە کە لە مارێ زۆر ئیسفادەی هەیە لە بۆ ئێمە هەموو مانجێش بە مەزبوطی دەیدەن بەڕاستی یعنی دەستخۆشی لە خێرخوازەکانیش دەکەم یارمەتێکی زۆری مەدەدەن یعنی کە ئەو هێتیمانە بێباوکن و ئیدی بەڕاستی ناوازەنە لە بۆمان بەڕاستی زۆر بە کەلکمان دێن ینی ئێستا ئەمە هەموو کە هێتیمان هەیە زۆر بە کەلکمان دێن زۆر ئیسفادەی هەیە لە بۆمان ئەمە گچکە بووین یعنی بە هاوکاری ئەو کاکانە لەخوای بە زیادی یارمەتێکی گەلە باشاندا ئیشاءالله خوا سەفرازیان دەکات دنیا و قیامەت لەبەروان وەڵا لە سایوان ئێستا هەر وەزعمان زۆر باشە خانیان لۆ کردین تقریبی 2 ساریش دەبی معاشمان لێرەیە لەخوای بە زیادبی ئیشاءالله خوا سەفراز دنیا قیامەتیان بەخشین تەنها لە 2 مانگدا توانیویەتی لە ڕێگەی خێرخوازانەوە موچە بۆ 28 خانەوادەی تری بێباوک ببڕێتەوە. ئەمەش جگەلەوەی بەردەوامە لە گەیاندنی هاوکاریەکان بۆ دەرەوەی کوردستان و بە تایبەت غەزە. ئیدریس محەممەد کەناڵی ئاسمانی پەیام هەولێر.